لە دوای هەڵوەشانی ئیمپراتۆرێتی عوسمانی میلەتانی بندەستی عوسمانی وشارە بنەوە بۆی کە خەبات بکەن لە پێناو گەشتن بە مافەکانی خۆیان. لەو سەروەختەدا پیاوێکی جەنتڵمان بە ناوی شەریف پاشای خەندان بە نوێنەرایەتی کورد ئەچێ بۆ پاریس بۆی بەشداری کۆنگرەی ئاشتی پاریس کا بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی. کاتێک لەوێ بڕووبیانی پێدەگرن دەڵێن کێ دەڵێن تۆ نوێنەری کوردی؟ شێخ مەحموود وەکو کەسایەتێکی دیبلۆماسی، کەسایەتێکی عاقڵی سیاسی بە ناوی هەموو میلەتی کوردەوە پشتیوانی ئەکا کە ئەمە نوێنەری کوردە و دیکۆمنتەکانم لەم کتێبەدا خستۆتە ڕوو. لە دوای ئەوە کە شێخ مەحموود وەکو کەسایەتێکی گەورە حکوومەتێکدا ئەمەزرێنێت لە کوردستانی باشوور، گرنگی ئەم حکوومەتە لە چیدایە؟ یەکەمین جارە کورد لە کوردستانی باشوور دەسەڵات لە دیوەخانەوە باتە ناو دەوڵەتەوە، واتە عەقڵی دامەزراندنی دەوڵەت و دەوڵەتمەداری هەبێت. ئەگەر جاران لە ڕێگەی دیوەخانی عەشیرەتەکانەوە وڵات بەڕێوە ببرا، کێشە و گرفتەکان بەڕێوە ببرا، شێخ مەحموود هات ئەزموونێکی نوێ هێنا ئارا ئەوش دامەزراندنی دەوڵەتە، بناغەی دەوڵەتەوە. لە هەمان کاتدا دامەزرانی فەرمانگەیە بۆ کاروبارەکانی وڵات. ساڵی 1923 کاتێک کە وردە ئینگلیز دەیەوێ پەیمانی لۆزان سەر بگرێ و زەمینە سازی بۆ پەیمانی لۆزان بکە بۆی کە جایش کە کورد بچێتەوە بندەستی دەوڵەتی داگیرکەران و کورد لەبەر خاتی نەوت بفرۆشێ. لەم کە ئانوساتەدا ئینگلیز داوای ئەوەکە کە کورد ئەبێ بڕاتە بندەستی دەوڵەتی عێراقەوە. شێخ مەحموود پێی وایە کە نە کورد پێویست دەکات لە بندەستی عەرەبا بژی، نە عەرەبیش لە بندەستی کوردا بژی. بۆیە شێخ مەحموود دەڵێ من بە هیچ شێوەیە کە جارێک کە من ناچمەوە بندەستی هیچ وڵاتێکی تر. و بۆچی شاری سلێمانی چۆڵەکە؟ لەو ساتەدا ئینگلیز بەیاننامە بڵاوکاتەوە بە ناو شاری سلێمانیە کە پێویستە ناوچەکە چۆڵکرێ لە بەرەوەی بەردومانەکرێ. شێخ مەحموود دێت شاری سلێمانی بەجێڵێ ئەچێتە ئەشکەوتی جاسەنە بۆ ئەوەی کە خەڵک بە دوور بێت لە توندوتیژی و بە دوور بێت لە بەردومانەکانی ئینگلیز. بەڵام بەداخەوە دەوڵەتی ئینگلیز زۆر درڕندانە دێ شاری سلێمانی بەردومانەکە و بە پێی دیکۆمنتێک دەستم کەوتووە یەکەمین جار چەکی کیمیایی لە مێژووی جیهاندا بەکارهێنراوە، دژ بە شاری سلێمانی بەکارهێنراوە و ئەو بۆمبانێک کە ئینگلیز فڕێداوەتە خوارەوە گازی کلۆریتیا بووە.